باشە خۆشەویستانی من سڵاو و ڕێز و حرمەت بۆ هەموو لایەک هیوادارم کە زۆر باش بن. 2 دقیقاوەسین تا هەموو بەڕێزان یەن کۆ بنەوە و کاتە ئەسمە ناو کۆمەڵی قسە و باس. ڕەبی عافێتی بێ خەڵا ئارام گیان عافێتی بێ بەساقەو. عزیزان بەرحاڵ دوایی لە پەیج و ئەکاونتەکەش بڵاو یەکەمەوە وەرحاڵ بەڵام با لێرەوە سەرەتا ئەوە بکەم. ئەمەوێ یەک دوو سەرنج بدەم و دوای ئەوە بڕۆمە ناو ئەو دوو بابەتەوە کە پێشتر باسم کردبوو. یەکەمیان لەبیرتانیت کە من قسە و باسێکم کرد لەسەر ئەو مامۆسا ئاینیانەی کە لە بەریتانیا خەریکی پارەکۆکردنەوەن بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە، بەڵام ئەوان زۆڵەتیەکیان هەیە هەر کەسێک قسەیەکیان ڕەخنەیشیان لێگرێ یەکسەر بنایەنن ملحید بە ملحید ئەیانەی گیرفانی خۆیان پڕکەن و خەڵگا خەڵەتێن. لە کاتی خۆیان من جواب مدانەوە ئازیزانی من ئەمانە ئیتر ئاوا فێر بوون کە بە ناوی ئەم دینەوە بۆ خوان پارە کۆبکەنەوە. ئێستا ئەوە تەوەکو ئەبینی دەرپێکیان کەوتە سەر عەرز خەڵک مزاهرەیەکە دژیان لە بەریتانیایە، چونکە خەڵک پارەی یابوونیە بۆی کە بتوان بۆ مزگەوت و بۆ کۆمەڵە کاری خێر بەکاری بێن، بەڵام هەمووی بۆ خوان بەکاری هێناوە. و ئەو گروپانەی کە باسم کردن لە بەریتانیا هەمویان یەکشتن خۆشەویستانی ئارام ئەحمەد، هەر هەمیان خەریکی پارەکۆکردنەوەن لە ڕاستیە خەڵکی ساختن و ئەوانە بەداخەوە کە بە ناوی ئاینی ئیسلامەوە چەند بزنسەکەن پارە پێیاکەن. بەڵام هەمووتان ئەزان کە ڕاستی چۆنە عاقیبەتی خوا ڕسوایکردن ئەوە تا ڕسوا بوون، خەڵک دژیان ڕاوەساوەتەوە، مەلەفەکان بەتەواتی ئاشکرا بووە چۆتە دادگا. لە کاتی ترا باسی ئەو مەلەفان ناکەن با بێنێتەوە، بەزەبێ هەمووتان ئەو ڕاستیە بزانن یاخوا ئارام ئەحمەد لە کەس نەخوێنێ. سەردەمانی ئەوێکێتی و پارتیە هەموو کوردستانێتی و پارتی بوو کە لێمان خوێن ڕسوات ڕۆمان کردن. ئەو گۆڕانە کە وەختێ باسی گۆڕانم کرد بە 4 پێش لایڤ هەڵم وەشان ڕسوای دنیا و قیامەتم کرد. ئەمانەیش یەک لایڤم لەسەرکردنیتی جواب نانتۆ لەو کاتەوە ئێستا ئەیان بینم حاڵیان چۆنە، بەڕاستی ئەیان بینم کە حاڵیان چۆنە. بۆیە خوا کاری نابەجێ قبول ناکات. تۆ کاتێک کە بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە یەی پارە کۆکەوە دزیەکەی خوا ڕسواتەکە بەڕاستی وەکو ئێستا ڕسوای کردوون. من هەموو ڕسمەکانم لەلایە زەلایمانەیە خانی کڕۆ بە 450,000 پاوەند بە پارەی دزی بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. بەرحاڵ ئەمە ئەوە کە لەسەری ناڕۆم بەڕاستی خۆشەویستان. ئەمڕۆ مەسعود بازانی کۆمەڵی قسەی کرد. طبعا مەسعود بازانی وەکو پیشەی هەمیشەیی بە زمانێکی زۆر زبر بێهەست بە نەفەسی شەڕی ناوخۆ هەڕەشە ئامێز هەندێک قسەی بەرامبەر بە بەغا کرد و هەندێک وتەیش بەرامبەر بە هەرێمی کوردستان و ئەوانە لە هەموو پێوەرێکی عەقلانی سیاسی بەڕاستی بەدوور بوو و هەموو ئەمانە بەو ئەقڵەوە فڕێیانەوە میدیاکانەوە. بەڕاستی ئەم پیاوە بەداخەوە بۆتە کوڵە فیتنە، باشە بۆتە پیری عاقیبەت شەڕ، هەرگیز ناتوانێت کە وتارێک بێ بدا کە هەڕەشێتیانە بێ. بازانی زۆر جار باسی کەرامەتەکە، بۆیە کە من نمونەیەک هێنمەوە بەڕاستی هیوادارم کە ئەگەر گوێی لەم قسانەوە بوو یا پارتیەکان پیان ناخۆش نەبێ. جاریشیان کەسێک لە بەرناشۆ پرسێ تۆ بۆ پارانووسی، بەرناشۆ دەڵێ ئەی تۆ بۆ شێنووسی، کابراڵێ من بۆ کەرامەت و ئەخلاق، بێرناشۆڵێ مرۆڤ چی نەبێ بۆ ئەوانووسی. بۆیە ئەبێ مەسعود بازانی بۆ خۆی لەو ڕاستیە تێبگات. بەداخەوە بەڕاستی بەداخەوە کە مەسعود بازانی بەو تەمەنەوە کە هەیەی دەبوایە ئێستا ڕۆڵی خێری ببینایە، دەبوایە دوور لە شەڕ و شۆڕ بووایە و دەبووی ئێستا لە باشووری کوردستانە خۆی وا پیشان بدایە کە باسی تەبایی و برایەتی کورد و بەیەکەوە ژیان و ئازادی بیرروڕا و ئازادی سیاسی و حیزبایەتی ئەوایە ئاوا باسی کردایە، بەڵام بە نەفەسی شەخسەکان هەمیشە ئەم کابرایە قساکە. بۆیە عاقیبەتی ئەمە مەحکومە بە شکست و بە دۆڕاندن. ئەشمە ناو بابەتەکە بۆی کا زۆر نەگرم لە بەرەوەی تیکتۆکە. ئازیزانی ئارام ئەحمەد، با چیرۆکەکە بە واقعی باس بکەین. یەکەم ڕۆژی جەژنی قوربان کاژمێر 6:25 خولەک گەنجێکی نابینا بۆ مەلەوانگەی ملیۆنیۆم کوردستان لای نەخۆشخانەی فاڕۆک کە ئەمیشینی فاڕۆقە ئەچێت. ئەم کەسە جانتایشی دیبلۆماسی پێیە، لاپتۆپێک بە هەموو پێداویستیەکانیەوە تێدایە، بڕی $5,000 لە زەرفێکی کەپسدا. دوای مەلەوانی واتە دوای نیو سەعات تا 40 دقە باش نییە دێتەوە سەیرەکە لۆکەرەکەی کە ژمارە حەڤەیە کراوەتەوە. ئەمیش نابینایە و دەسەکتێت و ئەوان و ئەزانەکە کراوەتەوە بەڕێوەبەرەکانی ئەوێ بانگەکە سەیرەکەن کە $500 دزراوە و بردویانە. ئەم کەسە تەلەفۆن بۆ پزیشکێکەکە بە ناوی سۆران نابینا
کە شتێکی وای لێ قەوماوە ئەویش پەیوەندیەکە بە بەڕێوەبەری ئاسایشی گشتی هیوای مامەسا ئەحمەد و تەلەفۆنیشەکە بۆ خالید ماوەتی. ئەمانیش تیمێکی ئایتی ئەنێرن بۆ لێکۆڵینەوە و سیرکردنی کامێراکان هەمووی دەخەنە بەردەم دادوەری خەفەر ئەویش دێنێرێ بۆ دادوەری ڕۆژ بۆ بەیانە هەموو دەشێتە بەدەستی دادوەر و دادوەری گشتیش. فەرمانی دەستگیرکردن بۆ 3 تۆمەتبار دەرەکەن. یەکەمیان زانیار بەڕێوەبەری هوتێلەکە، دووهەمیان سەنا بەڕێوەبەری پرزگە سپا واتە یاریگا و مەلەوانگەکە، سێهەم باوان کاوە بە یارمەتی دەرە سیلفزل ئەرم بابەتانەیە. فەرمانی گرتن بۆ هەستێکیان دەرەچێت و ئەمانە ئەگیرێن. پاش مایەشی کورد لە تاریکاییە ئازاد دەکرێن و دیار نییە چێ لە پشت ئازادکردنیانەوە ڕاوەستاوە. حتا وەزارەتی ناوخۆ دەسەی مافی مرۆڤ دەخڵاتیان کردووە وەکو دەرکەوتووە فاڕۆقی مەلا مستەفا لە ڕێگای هەندێک دادوەری بەتیلخۆرەوە ئازادی کردوون. تا ئێستا پارەی ئەو نابینایان نەداوەتەوە کە کۆی کردبووەوە موعیدی پزیشکی هەبووە لە ئێران تا 15/5/2025 بچواتە ئێران بۆ نەشتەرگەری. ئەم خاوەن پارەیە پێی وایە کە ئەبێ یاسا ڕۆڵی خۆی ببینێ دەنا فاڕۆقی مەلا مستەفا و توێتی پارە براوە ئاساییە و من بڕی پارەکە ئەژێڕمەوە بەڵام تا ئێستا نەژێڕاوەتەوە. کارێکی زۆر دوور لە ڕەوشت کە لە چێشخانەی کوردەواری 360 کە خاوەنەکەی فاڕۆقی مەلا مستەفایە ئەویش ئەوە چیە ئەوەیە ئازیزانی ئارام محەممەد. کەسێک کە ناوەکەی و ڤیدۆکەی لای من ئامادەیە و پشتیوانی لەم نابینایە کردووە کە پارەکە لێ دزراوە و داوای کردووە کە یاسا ڕۆڵی خۆی ببینێ لەسەر ئەمە هەساون 2007 و 2010 و ئاوا چەند ساڵە بە لە ێسەوە حاڵ بە ڕقەمی نازانم لەگەڵ خانمێکا چۆتە ئەم ڕیستۆراندەوە باسی مەسەلەی زەواج و ئایندە و ژیان و ئەلم بابەتانەیان کردووە. باشە خۆشەویستان، ئەم ڤیدۆیان هەڵگرتووە لەو کاتەوە نردویانە بۆ هەندێک پێیش بۆ ئەوەی کە بڵاوی بکەنەوە. ڤیدۆکەش هیچ نییە، دوو کەسن دانیشتون باسی ژیانی خۆیان و ئەلم بابەتان ناکەن. بەڵام ئەم کردەوەیە بە تەواوی مانا کردەوەیشی بێڕەوشتانەیە. پاش چەندین ساڵ و ئەم ڤیدۆی هەڵبگری بدەوێت بیخەیتە بازاڕەوە بخێت سۆشیال میدیاوە بۆی کە بەرامبەرەکەتی پێ بشکێنیت. دەبێت ئەمانە چەندین ڤیدۆی خەڵکیان لابێکە لە مەلەوانگاکە لە جێگاکانی ترا ئەچن بۆ مەلەکردن بەچن بۆ ئەمانە بە هەڵیان گرتووە بەکاری بهێنن لە پێناوی بەژەوەندی خۆیانە بۆ ئایندە. جا ئازیزانی ئارام محەممەد کاتی خۆی هەر حیز بوو دەستە و تاقم و پاراستن و زانیاری و ئەمانە ئەچون فلیمیان لە خەڵکە کرد ئێسا مەطعەم و شتەکەی کاک فاڕۆقیش بە هەمان ڕۆڵ وازی ئەکەن و هەڵەسن ئەچن ڤیدۆی خەڵک ئەگرن هەڵیەگرنەوە بۆ چەند ساڵ ئایندە بۆی بەکاری بهێن. بۆیە بەداخەوە ئێستا وای لێ هاتووە لە کوردستانە ئەگەر بیشیتە هەندێک مەطعەمی ڕاقی ئەوانە ئەبێ ئاگا لە خۆ بێ بەچپە قسە بکەی بۆی قسەکان ڕیکۆرد نەکەن و بۆ سبێنێ نێنەوە بەڕووتا و شەڕت پێ نەفرۆشن. ئەمە ئەخلاقێت نییە، پێویستە ئاسایشی سلێمانی لەسەر ئەمە بێتە جواب بەڕاستی و ئەبێن نەهێڵێ خاوەنی ئەو مەطعەمانە ئەو ڕیستۆراندانە ئەم ئوتێلانە ئەم مەلەوانگایانە هەندێک جێگا کامەرەی تیابێ و بەکاری بهێن بەدزیەوە بۆ گرتنی ڤیدۆی خەڵک. بە نمونە من سبەینێ بڕۆمە شوێنێکی لەو بابەتانە بچمە لە بکەم ڤیدۆم لێ بگرن و کۆمەڵشتی تا دروستکەن بەڕاستیان بۆ خۆی کارەساتە و ئەمە جۆرێکە لە بێڕەوشتی لە واقعە کە ئەم بێڕەوشتیە تەنها لە دەستگای مخابراتەکانەوە نییە. ئێستا خەڵکی کاسبکار و خەڵکی دەوڵەمەندەکان سەرمایه‌دارەکان و کۆمپانیەکانیش فێر بوون بۆی ئەمە وەکو چەشێ بەکاربهێنن لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیانەوە. ئەوە خاڵی یەکەممان کۆتایی پێهێنا. خاڵی دووهەمیش گوێم بۆ بگرن و ئیتر دواییە بەجێتانە هێڵم. لە دوای 8 تەمووزەوە هاوڕێی داروی شێخ نووری لەسەر داوای پاڤڵ تاڵەبانی ئەوە بوو کلیلی قاسەکەی پاڤڵ تاڵەبانی وەرگرت. هاوڕێ لە 2009 تاوەکو 2023 ئەوەندەی پارە دزیوە گیرفانەکانی هەڵکی فیۆ جێگەی نابێتەوە. وەک زەروی لێ هاتووە لە دووبەیش ڤێلای کردووە بە 550 میلیۆن دلار. ئەوە کاتی خۆی بڵاو بۆ باس کراوە. هاوڕێ داروی شێخ نووری لە 2014 کارمەندی فاڕۆقی مەلا مستەفا بووە مانگانە بە 3000 دلار، یعنی هیچی نەبووە. دوای وەرگرتنی کلیلی قاسەکەی پاڤڵ تاڵەبانی و گروپی کۆمپانیەکانی ئانزۆی دانا لە کاتی خۆی تا من بەوردی باسی ئەو کۆمپانیام کرد کە خەریکی چێ و کارەکەیان چۆە. باسی کاری دزیکردن و کام زەوی ڕاقیە ئەیدەنێ کام قاچاقچێتیە بە تەواوی ئازادە بۆ خۆی هەموو شتێکەکە لەبەرەوەی هاوڕێی داروی شێخ نووری توانیوێتی بەبێ ئەوەی خۆی دەرخات و کۆمەڵ شتێ بیکە زۆرترین سامان کۆبکاتەوە کە بەڕاستی ئەمەش تاوانە. حەقا
کە ڕێگەی لێ بژیرێ و ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان دەسەڵات کرد دەستی خەڵکانێکی شەرافەتمەند ئەبێت دەست بگیرێ بەسەر هەموو سەرۆت و سامانەکەی خۆیە، هی باوکیە، هی برایە، هی نەرمینی دایکیشە. باشە. هاوڕێ تەواو سەلاحێتی وەرگرتە بوو بە تەواوی بە پارەی دزی لە خۆی گۆڕابوو، لوتی کردبوو ئاسمان لە ساڵی پارەوە واتە 2024. باشە منافیسی قوبا تاڵەبانی و شانازی ئیبراهیم ئەحمەدە، یعنی ئەم دوو بەرەیە، چونکە شاناز لە ڕیزی قوبادایە. باش نییە لەوە هاب هەڵەجەیەوە کە ئێستا بوو بە شەریشی هاوڕێداری شێخ نووری کۆمپانیایشیان دانا بۆ کەرەسەی سەربازی. کاتی خۆشی من ئەو کەرەسە ئەو کۆمپانیایان باس کرد و ئەو کۆمپانیا کردیان بە ناوی ژنێک کچێکی ڕۆژهەڵاتیەوە، ناوەکەیم ئێستا بین نییە، لە کاتی خۆیان بە درێژی باسم کرد. جا چونکە سەلانی یەکێتی و پارتی قانون و یاساکەیان وایە چیشت لە باشووری کوردستانە هەیە هەر هەمهینی ئەوانە، بەڵام هەرێکە لەژێر بە ناوی خەڵکەوەیە با بڵێن، نەک بە ناوی خۆی یا کوڕی خۆی یا برای خۆی یا ئادەم بابەتانە. ئافرم بەکردیان بە ناوی زیرەبارەوە، لە کاتی خۆیان من مەلەفەکەم بڵاو کردەوە. بۆیە هەرچی پێداویستی سەربازی هەیە لە سری سێمانی ئەوان دابینیەکەن هێچێکە لەو کۆمپانیایانە. کۆمپانیان هەیە بەس زەوی ڕاقی وەرەگرێت. تیمەکەی هاوڕێی داروی شێخ نووری بەرامبەر بە قوباد و شاناس هاوڕێ وەکوم دەسەڵێکی باشی وەرگرت لە پاڤێڵ دژی قوبا تاڵەبانی لەو بینە یاریە کرد، چونکە من ئەزانم کە هاوڕێ چەندە ڕقی لە قوبا تاڵەبانیان. دوای هەڵبژاردنەکانی ئەماوەی پێشوو تیمەکەی هاوڕێ وەکو هاوڕێ خۆی شێخ ئەحمەدی نۆکان و وەهاب و چەندان کەسی تر ئەمانە چوونەتە لای پاڤڵ تاڵەبانی و تویانە هەڵبژاردنەکە کراوە ئێمە تیمێ دروست بکەین بۆ دانوستاندن لەگەڵ پارتی کە هاوڕێ سەرپەرشتی بکات. من ئەو کاتە باسم کرد وتم هاوڕێ بە تەمایە بچێتە شوێنەکەی قوبا تاڵەبانی و ببێ بە جێگری سەرۆکی حکوومەت کە مەسعود بازانیە. تیمەکە دروست کرا، هاوڕێ خۆی ئامادە کرد بۆ دانیشتن لەگەڵ پارتی. ئەو کاتە وتم وەکو ئێستاش باسم کردەوە کە هاوڕێ ئەیەوێت جێگری مەسعود بازانی بێ و شوێنەکەی قوبات بگرێتەوە. تیم دروست کرا بەر لەوەی بشنە دانیشتنەکان لەگەڵ پارتیە. وەزیرەکانیشی دانابوو کە لە دواییە هەندێک ناوتان پێڵم هینی وەزیرەکانیش. شاناس بە مەسەلەی ئەزانێ بە پەلاشێتە لای قوبا تاڵەبانی ئەڵێ ئەگەر فریای خۆمان نەکەوین ئەم گروپە بە تەواوەتی هەڵمان ئەتەشێن و دەسەکن بەسەر کۆمەڵی شتان. هاوڕێ پیلانی ئەوە بوو بەر لە تەقدیمکردنی ناوی وەزیرەکان چۆن بدات لە بەژۆندیەکانی قوباد و شاناز و ئەلم بابەتانە. دای نابوو خۆی ببێتە جێگری سەرۆکی حکوومەت، لێرەوە کە بوو بە جێگری سەرۆکی حکوومەت ئۆتۆماتیکیش ئەبێ بە جێگری سەرۆکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنن. پیلانی دانابوو هەرچی پرۆژەی قوباد و شانازە هەڵوەشێنێ وەک پرۆژەی ئایچیوی شاناز، ئاسیاسیاڵی فاروق، پرۆژە بەرهێنان کە لە سێمانی قوبا تاڵەبانی ئەوانەیە لەگەڵ زەویەکانی دەوروبەری سەدی وەڵحاڵ ئەوەی کە ئەتوانێت بەرامبەر بەنیارەکانی بیکا و بەشەکانی خۆشی زیاتر و زیاتر بکە. بۆیە ئەم بەشەرە وەزیرەکانشی دیاری کردبوو، خۆی جێگری سەرۆکی حکوومەت، سەرۆکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان. سالار بازیانی کە کاتی خۆی ئەمیش لای فارقی مەلان سەفا بوو بۆ وەزیری گواستنەوە گەیاندن، بۆ ئەوەی ئایشی و ئاسیاسیال و تەحجیم بکە بۆ لێدان لە شاناز و فاروق و فارقی مەلان سەفا و ئەنم بابەتانن. لە کاتێکدا هاوڕێ سالار کارمەندی فاروق بوون وەکو پێشەشی باسم کرد. وەرزێری خوشکەزای فاروقی دانابوو بۆ وەزیری دارایی، ئاخر وەرزێر لەگەڵ فاروقا کێشە و ملانی هەبوو پێم وایە دەرکرابوو لەوێ. بە نازی پەروەردەی ڕۆژ ئاوا لە سێمانی دای نابوو بۆ وەزیری پەروەردە، دوو کەسی تری دانابوو بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە، یەکیان بۆ بریکاری وەزارەتی ناوخۆ. ئەم تیمە لە دژی شاناز و قوباد دروست بوو. هەر ئەو شەوە قوباد و شاناز دەچنە لای پاڤڵ تاڵەبانی دەڵێن پیلانێک هەیە دژی ئێمە، ئەمانەوێ بزانین ڕای تۆ تێیدایە یان سەربەخۆ ئەو کاراکە. پاڤڵ ئەڵێ من ڕامسپاردوون تیم دروستکەن، بەڵام ڕانەسپاردوون کە ئێوە لە قاڵ بدەن. هاوڕێ و ئەم گروپە بەیەکەوە دژەکانیشیان قوباد و شاناز بەیەکەوە وادانرابوون خەڵک پیرۆزبایان لێ بکەن و کە ئەمانە ئاساس پۆز وەرەگرن و ئەبەنە خاوەنی کۆمەڵ و ئەلم بابەتانن. پاشان یوسف گۆران راپۆرتێک ئەدا بە پاڤڵ بە بەڵگەوە راپۆرتەکانی ئەیادێ، دەڵێ ئەم تیمە لە هەوڵی ناوبردنی ئێمەدان. پاڤڵ تاڵەبانی ئەڵێ من شیوەم نەزانیوە. دوای هەفتەیەک پاڤڵ بە قوباد دەڵێ خۆت تیمێک دروست بکە و سەرۆکی وەفتی دانستانکار بکە لە لێرەوە بەڕەکەی ژێر پێی هاوڕێی دارۆ شێخ نووری ئەوانە ڕائەکێشێت. لەو کاتەوە دەسەڵاتی تەواو درەوە بە قوبا تاڵەبانی کە کۆتایی بۆ کێشانە بهێنێت و چۆنی دەوێت ئاوا بکە. لە ڕۆژی ئاشکرابوونی ئەو راپۆرتانە هاوڕێی دارۆ هێندەی فەرماندە کوڕەداوێی هەیە ئەوەی کە دایمە حەزی لە سەعات و ئالم بابەتانەیە بەقەدەر ئەو لە ناوێشێتیا ڕۆڵی نەماوە لە سەرکردایەتیە.
ئەمە واقعی ئەم بابەتەیەکە ئەوتان بزانن. جا ئازیزان ئەبێ هەمووتان ئەو حقەتە بزانن. ئێستا ئەو دووبەرەیە هەیە کە بەرەکان بەتەواتی ئەمە شکستی خواردووە. اینجا هەرچی سالار بازیانە ئەویش ئێستا کێشەیەکەی لە بینە تا ئێستا بەتەواتی بۆم ساغ نەبووتەوە. فاروقی مەلام سەفا ئەڵێ 200 دەفتەر دۆلاری بردووە، باشە کاتی خۆی داویشی کردووە. بەڵام جارێ وەکوتم ئەمە یەکلایی نەبووتەوە تا چەندە ڕاستە هێشتا ئەوە نەسەلما. هەر کاتێ سەلما ئەو کاتە بۆتان باسەکەم. ئەم پارەی دووبەیشی کە کاتی خۆی من بەر لە مەلەفێ باسم کرد و خەڵکی ئارام ئەحمەدی بەشێتە زانی لە شۆ ئەوە هێنێ 354 میلیۆن دلار بووە کە بلۆک کراوە لە دووبەی، ئەویش هەڵی هاوڕێی داڕۆی شێخ نووری بووە. بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد هەتا لەم دوو گۆژێشەوە بینایەکی گەورە هەبووە دایناوە بۆ خۆی، ئەوەشیان لێ سندوێتەوە ئێستا ڕسوایان کردووە. ئازیزانی ئارام ئەحمەد کۆتا قسەی من ئەوەیە کە پێتان بڵێم ئەو سڕاع و چێشمەی کە لە باشووری کوردستانە هەیە، پارتی یەکێتی حیزبەکانی تر باشە لە ناو خۆی حیزبەکانی پارتی یەکێتی و ئالم بابەتانەیە سەرلەبەری مەسەلەی پارەیە، هیچ شتێکی تر نییە مەسەلەی گیرفان نەبێ. ئازیزان ئەمڕۆ ئەمانە بارگاوی بوون بە مەسەلەی سێکس و پارە و تلیاک و دەرمان و خیانەت و بێشەرەفی و کورتفرۆشی و ئالم بابەتانە. ئەمە واقعی حاڵی ئەو کۆمەڵگای ئێمەیە. هیچ شتێک ئەخلاقەتی تێدا نەماوە بەڕاستی سیاسەت و حیزبایەتی هەمووی کۆمپانیایە بزنسە سراع و کێشمەکان لەسەر ئەوە نییە. بۆ نمونە من ئەندامی سەکردایەتێکی بم خەبات و تێکۆشان و شەڕکەم لەسەر مافەکانی خەڵک، لەسەر بێکارەبایی خەڵک، لەسەر موچەی خەڵک، لەسەر ئازادیەکانی خەڵک، لەسەر مافەکانی ژنان، لەسەر مافەکانی مناڵان و کچان، هیچ عیلاقی بەوە نییە. تەلەبەری ئەو سراعانە لەبەر گیرفانە شێ بتوانێت زۆرترین سامان کۆبکاتەوە و زۆرترین پارە بدزێ. هەمووشان بڵێن دەم خۆش بێ کاک ئارام ئەحمەد پیرۆزیشی بێ ئەو قاتە جوانە ماشەڵڵا لە سەرک عەشیرەتی باش نییە بەتەمام ئەم شەو بچم بۆ ماڵی ئایلێک داوای کچەکەیان کەم بۆ برادەرێک حەزەکات ببێ بە زاوایان وتێتی کاک ئارام ئەحمەد بێت لە خزمەتیان ئەو نەیە کژ ناین بێش کەسێ لەبەرەوە ئیتر ئەو قات و جلانیشم بۆ ئەوەیە تر خۆ پیاماقۆڵی هۆڵندایەوە ئەچم بۆ ئەڵمانیا فنلەند سوید بۆ داوای کچان بۆی ئەم کچ و کوڕانی کورد بۆ خۆیان لە ئەوروپا بەیەک بگەن و بەیەکەوە زەواجکەن و کچمان شوو نەکا بنێتەوەکانی تر و کوڕمان نەچێسە بنێتەوەکانی تر بێنێت و کوڕان و کچان یەکتر بناسن و بۆ خۆیان بەیەکەوە زەواجکەن و پیرۆخەڕەبن. منیش هاتمەوە هیچیان نامێ خۆشەویستی و حورمەتم بۆ هەموو لایەکتان هەیە، هیوادارم کە بێ دەردوو بەڵا بن و خواتان لەگەڵ. تا لایڤێکی تر لەسەر ئیسلامیەتەکان ئەوانەی بەڕێتانی ئیسلامیشین بەخوا کاکە بەوە نییە مەلایەک دائەنیشێ مەسەڵەن ڕیشێکە هێڵێتەوە و دەسەکا بە قسەکات و ئەوانەکە و پارەکەوە کاتە ئەوانە بەت باوەڕ بوانە مەکەن خۆشەویستن. کاتی خۆی مامۆسایانی ئاینی ئێمە کە ئەمان بینین ئاوا دەستمان بەستنەوە بۆوە گرتن، ئەمانە ئێستا هەموو خەریکی پارەکۆکردنەوە بزنسە. ناڵم هەموو مامۆسایانی ئاینی وایە ها هەر لە بەریتانیایش دەیان مامۆسای ئاینی بە شەرەف و محتەرەم و ڕێک و پێکەیە دینداری خۆیەکە پێشنوێژیەکە ئەوەکە ئینسانی شەریف و ئینسانی پاکە. بەڵام ئەم گروپە بەڕاستی ناخۆشیان کردووە بۆ پارەکۆکردنەوە بۆ دزیکردن بەداخەوە بەڕاستی. ئیتر من بە خواتان ئەسپێرم خواتان لەگەڵ هیوادارم کە سەرفراز بن بەخێرچ.